بارودۆخی ئێستای کوردستان چۆنە بینی لەم هەراوزەنای ئێستا؟ دۆخی کۆمەلگای کوردی لە ئێستا دۆخێکی ناجێژیرە، دۆخێکی شڵەقاوە. تۆ سەیری مەسەن زمانی خەڵک بکە لە سۆشیال میدیا زمانێکی زۆر خراپە، زۆر شێواوە. لە دۆخێکی ئارامە ئەتوانین پلان دابڕێژین بۆ ژیانێکی باش. ئەبینین کە بارودۆخی کۆمەلگا خراپە، بەڵام ڕۆشنبیران و نووسەران و ئەکادیمیەکانیش بەکپی و بێدەنگی ماونەتەوە. ئێستا خەڵک هەمووی ڕۆشنبیرە. ئەمەوێ بێمە ئەم دەست پێشخەری کوردستانی بۆ ئازادکردنی سەلاحەدین دەمیرتاش. سەلاحەدین دەمیرتاش کەسایەتیش نەتەوەیە. لە هەرێمی کوردستان دەستمان لە شوناسی نەتەوەی خۆمان بەرداوە، شتی درۆزنانە جێگەی هەستی نەتەوەیەتی ئێمەی گرتوۆتەوە، یا ڕێگامان بۆ دوژمن خۆش کردووەکە بێ داگیرمان بکە. ئەو هێزانەی ناو کۆمەڵگایە کار دەکەن، شتێکی هاوبەشیان پێکەوە نیە. ئەڵمانیەکانیش توان قبوڵ نییە خۆت بکەی بە ئەڵمانی. بولانەکان هیچ هاوکاریەکی ئێوەیان کردووە؟ خۆمان نەمانویست بچینە لایەنە سیاسیەکان. دەمیرتاش کەسایەتێک بوو، ئێمە زیاترەمان بینی سیاسەکانمان پێشوازی لەکەن، بەڵام کە لێی قەومان کورد لەگەڵ ئازادکردنی دەمیرتاشدایە و تورکیا چۆن لە دۆخی کوردستانە ڕوانێت؟ هاوڵاتی خۆت کوشت و بڕ بکەی، بەڵام مژدەیەکی خۆشت پێ بە بۆ هاوڵاتیانی کورد لە بەشێکی تری کوردستان. پەیوەندی لە نێوان داگیرکەر و داگیرکراودا پەیوەندیشی نایەکسە. وەک ئاگادارن هەڵبژاردنەکان نزیکە و ئێمە ئەبێ خۆمان بۆچی گۆڕانکاریەک ئامادە بکەین. ئێمە لەگەڵ جەماعەتە ڕۆین بۆ هەڵبژاردن، کەواتە هەڵبژاردن ئەنجامە درێ، بەڵام ناوەڕۆکەکەی هەڵبژاردن نییە. ئەبێ ئەم پرۆسەیە ڕوو بدا بۆی بڵێن ئەها هەرێمی کوردستان بەرەو دیموکراسیەتە ڕوایان.